سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵام کاتتان باش با گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی چوارشەممە 25 گەلاوێژ 1402 لە خزمەتانداین سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی کەشوەری لە کوردستان و ئێران، پەیمان نوێکردنەوەی دادخوازان لەسەر مەزاری ئازاد حسەینپووری لە مەهاباد، دەست بەسەرکردنی چوار هاوڵاتی لە شارەکانی سنە و پیرانشار، ناڕوونی چارەنووسی عوسمانە مامە بەندکراوی خەڵکی بۆکان، ئاگردانی دارستانەکانی سەرپۆلی زەهاو لەلایەن کەسانی نەناسراو، شەپۆلی سەرکوتی چالاکانی سیاسی لە باکووری کوردستان، کۆبوونەوەی کرێکارانی شرکەتی کارتۆنی ئێران، درێژەی قەیرانی بێنزین لە ئێران، واسەپاندنی سزای قورس بەسەر لاوانی ژێر 18 ساڵ لە لایحەی حیجاب و عیفاف. درێژەی هەواڵەکان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی کەشوەری لە کوردستان و ئێران ڕۆژی سێشەممە 24 گەلاوێژ. خانەنشینکراوانی کەشوەری لە کوردستان و چەند پارێزگای دیکەی ئێران دژ بە خراپەی دۆخی مەعیشەت و جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان، خانەنشینکراوانی کەشوەری لە شارەکانی سنە، کرماشان، ئیلام، پولدوختەر، ئەردەبیل، خەزوین، هەمەدان و ساری لە ناڕەزایەتی بە کێشە پیشەیی و مەعیشەتەکانیان کۆبوونەوە. بەشداربووان خوازیاری چوونەسەرەوەی حەقدەست و مەزایە بە پێی هێڵی هەژاری، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی و دابینکردنی بیمەی تەکمیلی بوو. پەیمان نوێکردنەوەی دادخوازان لەسەر مەزاری ئازاد حسەینپووری لە شاری مەهاباد ڕۆژی سێشەممە 24 گەلاوێژ بنەماڵەی دوکتۆر ئازاد حسەینپووری لەسەر گڵکۆی ئەو هەمیشە زیندووە کۆبوونەوە و پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نوێکردەوە. بنەماڵەی دوکتۆر ئازاد حسەینپووری هاوکات لەگەڵ ژمارەیەک لە ئازادی خوازانی شاری مەهاباد بە دانانی گوڵ لەسەر مەزاری ئەو گیانبەخت کردووە، وێڕای ڕێزگرتن لە یاد و بیرەوەریەکانی بەڵێنیاندا درێژەدەری ڕێگای پەرشانازی بن. ئازاد حسەینپووری ڕۆژی 26 خەزەڵوەری 1401 بە تەقەی هێزەکانی ڕژیم لە شاری مەهاباد گیانی لە پێناو ئازادی و بەرابەریدا بەخت کرد. دەست بەسەرکردنی چوار هاوڵاتی لە شارەکانی سنە و پیرانشار. لە ڕۆژانی ڕابردوودا سێ هاوڵاتی خەڵکی پیرانشار بە ناوەکانی هوشیار قادری، لوقمان سوخەنوەر و حسەین مەحموودپوور، ئەوە هاوڵاتیەکی خەڵکی شاری سنە بە ناوی بەهارە ئەحمەدی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراون. ڕۆژی دووشەممە 23 گەلاوێژ هوشیار قادری و لوقمان سوخەنوەر خەڵکی گوندی شیناوەی سەر بە پیرانشار لەلایەن ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و بۆشۆنێکی نادیار گوازراونەتەوە. هەروەها کاتژمێر 2 بەیانی ڕۆژی سێشەممە 24 گەلاوێژ چەند ئۆتۆمۆبیلی چەکداری کۆماری ئیسلامی هێرشیان کردوتە سەر ماڵی حسەین مەحموودپوور لە گوندی گەرگوڵ و ناوبراویان ڕفاندووە. لەلایەکی دیکەوە ڕۆژی شەممە 21 گەلاوێژ بەهارە ئەحمەدی هاوژینی ئەسعەد محەممەدی چالاکی مەدەنی دەست بەسەرکراوی خەڵکی سنە بەبێ بەڵگەی قەزایی لە ماڵەکەی خۆی لە گەڕەکی ویلاشار دەست بەسەر و بۆشۆنێکی نادیار گوازرایەوە. ناڕوونی چارەنووسی عوسمان مامە بەندکراوی خەڵکی بۆکان. وێڕای تێپەڕبوونی 270 ڕۆژ بەسەر کاتی دەست بەسەرکرانی عوسمان مامە لەلایەن ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە هێشتا هیچ زانیاریەک سەبارەت بە چارەنووسی لەبەردەستانیە. عوسمان مامە لە ڕەوتی شۆڕشی ژن ژیان ئازادی دەست بەسەر و بۆشۆنێکی نادیار گوازرایەوە. بە پێی زانیاریەکان بە دوواداچوونەکانی بنەماڵەی ئەو بەندکراوە تا بە ئەمڕۆ بێ ئاکام بووە و نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراون. ئاگردانی دارستانەکانی سەرپۆلی زەهاو لەلایەن کەسانی نەناسراو. شەوی دووشەممە 23 گەلاوێژ دارستانەکانی گوندی پاتاقی سەر بە شاری سەرپۆلی زەهاو لەلایەن کەسانی نەناسراوە ئاگردرا. بە پێی راپۆرتی ئەنجومەنی سەروی سەوزی داڵاهۆ، شەوی دووشەممە ڕووبەرێکی زۆر لە دارستانەکانی گوندی پاتاقی سەر بە شاری سەرپۆلی زەهاو لە پارێزگای کرماشان بانقەست و لەلایەن بەکرێگیراوانی ڕژیم سووتێنرا، بەڵام لەلایەن خەڵک و ژینگە پارێزانەوە بە کەمترین ئیمکانات و پاش چەند سەعات
کۆنتترۆل کرا. دەست بەسەرکردنی 14 کەس سەبارەت بە ئاگردانی دارستانەکانی مریوان. سەرۆکی ئیدارەی سەرچاوە سروشتیەکان و ئاو خێزداری پارێزگای کوردستان ڕۆژی سێشەممە 24 گەلاوێژ ڕایگەاند لە سەدا 95 ئاگری دارستانەکانی و پارێزگایە هۆکاری ئینسانی بووە و بە بڕیاری دەستگای قەزایی 14 کەس لە پەیوەندی لەگەڵ ئەو تاوانە دەست بەسەر کراون. بێحساد شەریفی پور لەو بارەوە ڕایگەاند لەو 14 کەسە چەندین ئۆتۆمۆبیل بەباری ماشیناڵات و کەرەستەی فەنی بەرهەمهێنانی خەڵوز و 101 تورەکەی خەڵوز زەوت کراوە. جێگای ئاماژەیەکە لە ڕەوتی ئاگری دارستانەکانی ئەم دوایانەی مەریواندا 450 هکتار جەنگەڵ و لەوەرگە لە ناوچووە. شەپۆلی سەرکوتی چالاکانی سیاسی لە باکووری کوردستان. لە ڕۆژانی ڕابردوودا شەپۆلێکی نوێی سەرکوتی چالاکانی سیاسی لە باکووری کوردستان دەستی پێکردووە و لە شارەکانی جۆڵەمێرگ، ئامەد و ئادانا 50 کەس دەست بەسەر کراون. بە پێی راپۆرتەکان هێزەکانی پۆلیس و دەستگای ئەمنیەتی تورکیا بە بیانووی بەرەنگاربوونەوەی تیرۆر 30 کەسیان لە شارەکانی جۆڵەمێرگ دەست بەسەر کردووە. هەروەها لە شاری ئادانا هێزەکانی حکوومەت هێرشیان کردووەتە سەر ماڵی شارۆمەندانی کورد و 10 کەسیان ڕەفاندووە. لەلایەکی دیکەوە لە شاری ئامەد هێزەکانی ئەمنیەتی تورکیا واتەمیت لە چەند هێرشی جیاجیادا 10 هاوڵاتی کوردی دانیشتووی ئەو شارەیان دەست بەسەر و بۆ گرتوخانە گواستەوە. شانی باسە کە بەشێک لە دەست بەسەرکراوان بریتی بوون لە دایکانی ئاشتی. کۆبوونەوەی کرێکارانی شرکەتی کارتۆنی ئێران. ڕۆژی سێشەممە 24 گەلاوێژ کرێکارانی شرکەتی کارتۆنی ئێران بۆ سێهەمین ڕۆژی بەردەوام دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان مانیان گرت. بە پێی راپۆرتەکان کرێکارانی شرکەتی کارتۆنی ئێران لە ئاسپێنەدانی حەقدەست و مەزایە دواخراوەکانیان و هەروەها پەرداخت نەکردنی سەختی کار ناڕازین و خوازیاری جێبەجێکردنی خواستەکانیان بوون. بەوتەی کرێکارانی ناڕازی هێشتا نیوەی جەژنانەی ئەمساڵ پەرداخت نەکراوە و خاوەنکار لەگەڵ پێدانی سەختی کار دژایەتی دەکات. درێژەی قەیرانی بێنزین لە ئێران. بە پێی ئەو گرتە ڤیددیویانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو کراوەتەوە ڕیزی دوور و درێژی بێنزین لە زۆربەی شارەکانی ئێران ساز بووە و دەیان بێنزینخانە داخراون. ئەوتەی هاوڵاتیان دایان بێنزینخانە لە شارەکانی تاران، کەرەج، زاهیدان، کرماشان، سنا، ورمێت، تەورێز، مەشهەد و ئیسفەهان داخراون و خەڵک بە دوای سوتەمەنیدا سەرگەردانن. ئەو شوێنانەشی بنزینیان هەیە پشکەی بنزینی ئازاد و یارانەی کەم کراوەتەوە و خەڵک ناچارن چەند کاتژمێر لە ڕیزدا بوەستن. هێرشی بەکرێگیراوانی سوپای پاسداران بۆ سەر گەشتیاران لە پارێزگای گیلان. لە ڕۆژانی ڕابردوودا بەکرێگیراوانی سوپای پاسداران لە جەواهردەشتی پارێزگای گیلان هێرشیان کردوتە سەر گەشتیاران و 50 کەسیان داوەتە بەر لێدان و شوشەی ئۆتۆمۆبیلەکانیان شکاندووە. کەمتر لە مانگێک پاش هێرشی هێزەکانی سوپای پاسداران بۆ سەر کەمپی گەشتیاری ئاوپەرد لە سیمنان ئەم جارە 50 گەشتیاری سۆزداری بواری ئەستێرە ناسی لە جەواهردەشتی پارێزگای گیلان کەوتنە بەر پەلاماری سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی و چەندین کەس بە سەختی بریندار بوون. بە وتەی سەرچاوە خۆجەیەکان لیباس شەخسیەکانی ڕژیم بە تێڵا قەمە و چەقۆ هێرشیان بردۆتە سەر گەشتیاران و گوێڕایشکاندنی شوشەی ئۆتۆمۆبیلەکان هێندێک لە کەلوپەلی شەخسی ژنانیان زەوت کردووە و چەند کەسیان بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کردووە. سەپاندنی سزای قورس بەسەر لاوانی ژێر 18 ساڵ لە لایەحەی حیجاب و عیفاف. حسین جەلالی نێونەری ڕەفسەنجان لە مەجلسی کۆنەپەرستی ڕژیم ڕۆژی سێشەممە 24 گەلاوێژ ڕایگەاند لە لایەحەی عیفاف و حیجابدا کچانی تەمەن ژێر 18 ساڵ لە تەواوی خزمەتگوزاریە کۆمەڵایەتیەکان بێبەش دەکرێن. بەوتەی ئەو بەرپرسە جنایەتکارەی ڕژیم کچانی تەمەن ژێر 18 ساڵ زیندانی ناکرێن، بەڵام لە خزمەتگوزاریەکانی وەکو پاسپۆرت، کارکردن، حیسابی بانکی، خوێندن، ئینتەرنێت و موبایل بێبەش دەکرێن. هەوڵەکانی ڕژیم لە کاتێکدا کە وێڕای گوشار و هەڕەشەکان ژنان و کچانی ئازادی خواز و بەرابەری تەڵەبی ئێران حازر نین لە مافە سەرەتاییەکانیان پاشکەس ببنەوە و بە شێوەیەکی بەرین لەگەڵ یاسای حیجابی ئیجباری دژایەتی دەکەن.
دوا هەواڵ سەپاندنی سزای زیندان بەسەر دەبیرکولی ڕێکخراوی معلمانی ئێران. بە پێی راپۆرتی ماڵپەڕی هەواڵنەری معلم تاهێر نەقیئی دەبیرکولی ڕێکخراوی معلمانی ئێران لەلایەن دەستگای قەزایی ڕژیمەوە بە 6 مانگ زیندان و سزای تەکمیلی محکوم کراوە. بە پێی ئەو راپۆرتە تاهیرە نەقیئی لەلایەن لەقی 26 دادگای انقلابی تاران بە 6 مانگ زیندانی تەعزیری و پەرداختی 15 میلیۆن تمەن سزای ماڵی محکوم کراوە. هەروەها ئەو چالاکە سنفیە بۆ ماوەی 5 ساڵ لە سەفەرکردن بۆ دەروەی وڵات و ئەندامەتی لە هەر جۆرە گروپ و حیزبێکی سیاسی مەنعکراوە. بەوتەی پارێزەری ئەو چالاکە سنفیە تاهێرە بە تۆمەتەکانی تێکدانی بیر و ڕای گشتی و تەبلیغ دژی نظام سزای بەسەردا سەپێنراوە. بەڵە بینەرانی خۆشەویست گەشتیاڵەکانی سەر لەبیانیتان پێشکەشکرا لەگەڵمان بن بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵ.